ساڵی ئایندە ساڵێکی چارەنووسسازە بۆ دانیشتوانی ناوچە جێناکۆکەکان بە تایبەتی شاری کەرکووک وا بڕیارە لە ساڵی 2020 لە مانگی نیساندا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بە شاری کەرکووکیشەوە بەڕێوە بچێت و هەر لە هەمان ساڵیشدا سەرژمێری گشتی دانیشتوانی عێراق ئەنجام بدرێت. لە ئێستادا مەترسی لای بەرپرسانی کورد دروست بووە کە گومان دەبن هەردوو پرۆسەکە بەهۆی خراپی بارودۆخی سیاسی و ئەمنی ناوچەکە بە زیانی گەلی کورد بشکێتەوە. ئەتوانین بڵین ئەم ئیحسایە بۆ خوار و بۆ ناوەڕاست شتێکی باشە لەوانەیە بۆ هەرێمی کوردستان و بۆ کەرکووک بە باش نەگەڕێتەوە بۆ کەرکووک بە خراپ ئەگەڕێتەوە لەبەرەوەی وەکو جەناب شت باست کرد لە پێشێکی قسەکانتە ئاڵوگۆڕێکی گەورە دروست بووە لە بارودۆخی شاری کەرکووک کە ئێستا عەرەبێکی زۆر دێنە ناو شاری کەرکووک و ئایا بە دزی بێ ئایا بە عاز بێ ئایا بە پشتیوانی لایەنی تر بێ دێن ئەیان جێنشینیانەکەن لە کەرکووک جێگایانەکەنەوە ئەمە بۆ سەرژمێری کارێکی خراپە. پێم وایە هەر سەرژمێریەک و هەر هەنگاوێک بنرێ ئەگەر بێت و بە پێی هەنگاوەکانی مادی 140 نەبێت و ئاساییکردنەوەی تیان نەبێت شتێکی نادەستوریە شتێکی نایاساییە و زەرمەندیش ئەوانە بن کە دەسەڵاتدار نێسا لە کەرکووکە بەڵکو لایەنی دەسەڵاتدار هەموو شتێک بە هارزی خۆیەکە کۆ ئامادەیەکی نازانمتاژی چونکە مەسوولیم لەو پرسە بەڵام ئەوەی کە هەستی پێکرێ شاڵاوێکی بە عەرەبکردن لە کەرکووکە هەیە لە پارێزگاکانی ترەوە بە ناوی نازیعەوە بە ناوی نزوحی داخلیەوە کۆمەڵی خەڵکی ڕەوەندە کەرکووک و هەوڵ درێ ئەوانە جێگیر بکرێن و ئەوانەی پەراوی فەرمیان بۆ دروست کرێت تا بتوانن ئەوانە بە جێگیری کەرکووک حساب کرێن لە کاتێکا کە ئامارە بێت. لە ساڵی 1997 جگە لە سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان سەرژمێری گشتی دانیشتوانی عێراق ئەنجام درا. لە ساڵی ڕابردووشدا وەزارەتی پلاندانانی عێراق بڵاوی کردەوە دانیشتوانی عێراق 38 ملیۆنی تێپەڕاندووە. بەرپرسی پەیوەندیەکانی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک نیگەرانی لە پەرتەوازەی نێوماڵی کورد و مەترسی خۆی لە کەمبوونەوەی ڕێژەی کورد لە ناوچەکە دەربڕی. کورد هیچ کاتێ بەقەد ئێستا وەزعی خراپ نەبووە ناوماڵی کورد هیچ کاتێک لەم هەموو ساڵەی ڕابردووە بەقەد ئێستا پەرتەوازە نەبووە چونکە جاران هەر مانگی جارێک کۆبنەوەی پەیوەندیەکان نەبوو کۆبنەوەی بەرپرسی یەکەمەکان نەبوو بەڵام ئێستا فترێ زۆرە ناوماڵی کورد هەردوای 16 ئۆکتۆبەر وەزعی کورد بە تایبەتی لە کەرکووکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر ئەچێ و ئاماری سەرژمێری و هەڵبژاردن بکرێت قەنەعەتم وایە کورد دەبێتە کەمینە لە داهاتووە چونکە ئێستا ڕۆژانە فۆرمی عەرەب لە باشوور و ناوەڕاستەوە نەقڵەکرێ بۆیرە عەرەب دەهێنرێت لە کەرکووک نیشتەجی ئەکرێ کورد بە پێچەوانەوە لێرە بارەکا و ئەڕوا و کەرکووک بەجێ دێڵێ بەحەقەت وەزعێکی خراپە بۆیە کورد دەبێت بە زووترین کات کۆبنەوە بکەوە ناوماڵی خۆی ڕێک خاتەوە. سەرباری ئەوەی ساڵی 2020 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و سەرژمێری گشتی دانیشتوانی عێراق بەڕێوە دەچێت بەڵام کورد ئێستا ئەوەی بیری لێ نەکردوێتەوە یەک ماڵی نێوخۆیەتی کە ئەگەر لە نزیکترین کاتدا چارەسەری کێشە ناو خۆیەکانی نەکات ئەوە ئەو ناکۆچیانە بە زیانی کوردانی ناوچە جێناکۆکەکان تەواو دەبێت. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.